لە دەڤەری برادۆست باهۆی کێشەی زەوی وزارەوە 3 کەس کوژران 2 کەسیش بریندار بوون. لەبارەیەوە وتەبێژی پۆلیسی سۆران با پەیامی ڕاگەیاند لە سەر کێشەی زەوی وزار لە گوندی کەژەکی سەر بە ناحەی سیدەکان شەڕ لە نێوان دوو بنەماڵە دروست بووە باهۆیەوە 3 کەس کوژران 2 دیکە بریندار بوون کە برینی یەکێکیان سەختە. مقەدەم شەماڵ دێواری ئاشکراشی کرد کوژرا و بریندارەکان لە یەک بنەماڵن. لە ئێستاشدا بارودۆخەکە کۆنتڕۆڵکراوە. لەسەر ڕووداوەکەش 5 کەس دەستگیر کراوە. ئەمڕۆ بەیانی کاتژمێردەی بەیانی ئاگادارکراینەوە بەبوونی کێشەیەکی کۆمەڵایەتی شەڕێک لە گوندی کەژەک سەر بە ناحیەی سیدەکانە تا تەمان سەر بە قزای سۆرانە. دەست بەجێ تیمەکانمان هێزەکانی پۆلیس و ئاسایش چون بۆ شوێنی ڕووداوەکە بۆی کۆنتڕۆلی ڕووداوەکە بکەن. هەروها تەنانەت قایمقامی قەزای لەسەر فەرمانی قایمقامی قەزای سۆرانش هەروەها هێزی سەربازیش ڕەوانەکرا بۆی بە زووترین کات کۆنتڕۆلی ئەم ڕووداوە و ئەم شەڕە بکەن. بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە وەزعەکە کۆنتڕۆل کرا بەداخەوە لە ئەنجامی ئەم شەڕە 3 کەس گیانی لەدەستدا و 2 کەسیشیان بریندار بوون. خۆشبەختانە وەزعەکە کۆنتڕۆل کراوە. ئێستا هێزە ئەمنیەکان گشتیان لەوێ بڵاوە پێکراون و کۆنتڕۆلی وەزعەکەیان کردووە و 5 لە تۆمەتبارەکانش تۆمەتباری فیعلینە دەستگیر کراون ئێستا لە ژێر دەستی هێزەکانی ئەمنین. و کێشەکەش لەسەر زەوی وزار بووە. کێشەی کۆمەڵایەتی قەدیمیان هەبووە لە بینی خۆیان تا ئێستاش بەردەوام بووە. ئێستا بەزاقی سەری هەڵدا و ئەم کێشەی لێ ناوە. و کوژرا و بریندارەکان تەمان 3 کوژرا و لەگەڵ 2 بریندار هەمووی یەک تەرەفە یەک لایەنە کە کوژرا و برینداری لێکەوتەوە. بریندارەکان یەکیان بارودۆخی باشە بەڵام یەکیان ناجێگیرە و ڕانە هەولێر کرا.